سڵاوتان لێبێ، من پشتیوان جەلالم. هەواڵە ئابوووریەکانتان پێشکەش دەکەم. سەرەتاش دەچمە لای گرنگترین ناونیشانەکان. دەست بە وەرگرتنی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان کرا. بەراورد بە ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق 300,000 تۆن کەمتر گەنم لە هەرێمی کوردستان وەردەگرێت. چارەنووسی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێم نادیارە. پەرلەمانتارێکی کورد لە ڕێی کورساد نیوزەوە ڕێگا چارەکانی کێشەی موچەی هەرێم دەخاتە ڕوو. ئەمڕۆ لە پاش پشۆکانی جەژن بازاڕی درا و زێڕی هەرێمی کوردستان کرایەوە. نرخی زێڕ بەرز بووەوە و دۆلار بەرامبەر بە دینار جێگیرە. بە گوێرەی داتاکان هەناردەی پشکی ئێران هەناردە و پشکی ئێران لە بازاڕەکانی عێراق کەمی کردووە. ئەوەش بەرپرسانی ئێرانی نیگەران کردووە. دووبارە سڵاوتان لێبێت. چارەنووسی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئێستا دیار نییە و نازانرێت گرێکوێرەی موچەی هەرێم کەی دەکرێتەوە. لەبارەی کێشەکانی موچەوە دکتۆر جەمال کۆچەر پەرلەمانتاری کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق با کورساد نیوزی وت سێ ڕێگا چارە بۆ کێشەی موچەی هەرێم هەن. جەمال کۆچەر باسی لەوە کردووە ڕێگا چارەی یەکەم ئەوەیە هەردوو حکومەتی هەرێم و عێراق دابنیشن و ڕێککەوتن بکەن و پابند بن بۆ ڕێکەوتنەوە. ڕێگا چارەی دووەمیش ئەوەیە کە دادگای فیدراڵی بڕیار لەبارەی موچە و بدات و یاخود موچە لە خەرجی ڕاستەقینە جیا بکاتەوە یان سەقفی خەرجی ڕاستەقینە بەرز کاتەوە بۆ ئەوەی بتوانرێت پارە بۆ موچەی هەرێم دابین کرێت. لەبارەی ڕێگا چارەی سێمەوە دکتۆر جەمال کۆچەر باسی لەوە کردووە ڕێگا چارەی سێم ئەوەیە کە حکوومەتی هەرێم سەرجەم داواکارەکانی بەغداد جێبەجێ بکە. لە پرسیاری ئەوەدا ئەگەر ئەم سێ ڕێگا چارەسەرە نەبوون بە ئەوەی کە چارەی کێشەی موچەی هەرێم بکەن، دکتۆر جەمال کۆچەر باسی لەوە کرد کە ڕێگا چارەی جێگرەوە ڕێگا چارەی چوارەمە کە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارانە بڵێت حکوومەتی بەغداد کێشەی موچە و دارایی هەرێم چارەسەر ناکات و خۆی شامداتە ژێر چارەسەرکردنی ئەو کێشەیە و جۆرێک لە دابڕین لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمدا هەبێت. هەندێک داتا و ژمارەم لەبارەی موچەی هەرێمی کوردستان بەراورد بە موچەی وەزارەتەکانی دیکەی عێراق بۆ ئامادەکردوون. ئێستا بە جۆرە لە جۆرەکان شیکاریەکتان بۆ دەکەم لە نێوان بەراوردکاریەک لە نێوان قەبارەی موچەی هەرێمی کوردستان بەراورد بە وەزارەتەکانی عێراق کە ئەمانە سەرجەمیانە و داتایانن کە ئابووری ناسانی عێراق بڵاویان کردوتەوە و وەکو داتا و سەرچاوەیەکی ڕسمی مامەڵی لەگەڵا کراوە کە ژمارەکان ئەوەمان پێ دەڵێن کە بەرزترین بڕە موچە یاخود خەرجی موچە لە عێراقدا لە ساڵی 2024 بۆ وەزارەتی ناوخۆی عێراق ڕۆشتووە کە بڕەکەی 13 تریلیۆن و 90 ملیار دینار بوو
واتە بە تەنها وەزارەتی ناوخۆی عێراق لە ساڵی 2024دا ئەو خەرجی موچەی کە بۆ موچەخۆران هەی بووە 13 تریلیۆن و 90 ملیار دۆلار بوو. لە ڕیزبەندی دووەمدا لە دوای وەزارەتی ناوخۆی عێراق وەزارەتی پەروەردەی عێراق دێت کە بڕی پارەی پێویست بودجەی پێویست بۆ خەرجی موچەی موچەخۆرانی ئەم وەزارەتە کە وەزارەتی پەروەردەی عێراقە 10 تریلیۆن و 670 ملیار دۆلار بووە. ئەمانە تەنها بە تەنها موچەخۆرانی ئەو وەزارەتەن نەک خەرجەکانی دیکەی بەدەر لە موچامایی کە من بۆتان باسەکەم خەرجی موچەند بە تەنها و بە تەنها وەزارەتە کە ناویم هێناوە. ئەگەر حکومەتی هەرێم بە تەواوی وەزارەتەکانیەوە بە تەواوی موچەخۆرانیەوە لە ڕیزبەندێکەتا داینین دەبینین لە ڕیزبەندی سێمی وەزارەتەکانی عێراق دێن بە جۆرێکە بۆ لە ساڵی 2024دا خەرجی موچەی هەرێمی کوردستان 9 تریلیۆن و 210 ملیار دینار بووە. کەواتە دەبینین وەزارەتی پەروەردەی عێراق وەزارەتی ناوخۆی عێراق بە تەنها هەر وەزارەتیشان خەرجی موچەیان لە هەموو حکومەتی هەرێمی کوردستان بەرزترە. لە ڕیزبەندی چوارەمدا لە دوای حکومەتی هەرێم دەبینین ئەنجومەنی وەزیرانی عێراق دێت کە خەرجی موچەی 8 تریلیۆن و 30 ملیار دینارە. شتێک جیاوازی هەیە لەگەڵ با بڵێن حکومەتی تەواوی موچەی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش خەرجی موچەکەی خەرجیەکی زۆرە. سەبارەت بە وەزارەتی بەرگری دیفاعی عێراق 6 تریلیۆن و 340 ملیار دینار خەرجی موچەی وەزارەتی بەرگری عێراقە. تەندروستیش یەکێکە لەو سێکتەرانی یاخود وەزارەتانی کە موچەکەی بەرزە بە جۆرێکە 5 تریلیۆن و 870 ملیار دینار خەرجی موچەیەتی. خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا 2 ملیار و 2 تریلیۆن و 910 ملیار دینار خەرجی موچەیەتی. وەزارەت و شوێنەکانی دیکە بە کۆی گشتی 3 تریلیۆن و 940 ملیار دینار خەرجی موچەیان. ئەگەر ئەم ڕیزبەندیە سیرکەین و قەبارەی خەرجی موچە سیرکەین دەبینین وەزارەتی ناوخۆ و پەروەردە بە تەنها وەکو وەزارەت لە حکومەتی هەرێم زیاترە خەرجی موچەیان و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان عێراقیش لە هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان شتێک کەمترە خەرجی موچەکەی. ئەمە پێمانەڵێکە هەرێمی کوردستان بە تەنها خۆی ئەو خەرجی موچەی پێویستەتی بەقەد وەزارەتی ناوخۆ و پەروەردەی عێراق نابێت. لە موچەوە دەچینە بابەتێکی تر کە پرسی وەرگرتنی گەنمی جوتیاران. ئەمڕۆ جوتیارانی هەرێمی کوردستان لەمڕۆ دەستکرابەوەی کە بتوانن گەنمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن و پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان دەستی پێکردو. ئەو بڕێی کە ئەم ساڵ حکومەتی عێراق دیاری کردووە بۆ وەرگرتنی بڕی گەنمی دیاریکراوی جوتیارانی هەرێمی کوردستان 400,000 تۆنە. لە کاتێکدا ساڵی ڕابردوو 700,000 تۆنی لە جوتیارانی هەرێم وەرگرت. هەم ساڵی ڕابردوو و هەم ئەم ساڵیش جوتیاران گلەی ئەواکەن کە ئەو بڕەگەنمەی لەوان وەردەگیرێ بڕێکی کەمە چونکە ئاستی بەرەمێنانی گەنمیان زۆر لەوە زیاترە. دوای ساڵێک ڕەنجکێشان بەسی تۆن گەنمی جوتیارێکی کوردەوە وەک یەکەمین بەرهەمی ئەم ساڵ دێتە نێو سایلۆ پیرەمەگوڵ. لەمڕۆ تا 30 ڕۆژی دیکە جەرگای ئەم سایلۆیە بۆ گەنمی جوتیاران کراوە دەبێت. لە کۆی زیاتر لە 4 ملیۆن تۆن کە لەسەر تاسەری عێراق وەردەگیرێت تەنها 400,000 تۆن بەرهەرێم دەکەوێت. ئێستا خوانی بڕێ دوێنێ 500 کیلۆ بۆ 600 کیلۆی داوە لە جنوب 700 کیلۆ لێ وەرەگرێ 700 کیلۆ لە جنوب وەرەگری بۆ لێرە هەرێمی کوردستان ژوەری ناگری و هەر مواطنی عێراقی هەرەموو هیچ فەرقێکی نییە بەزەوەیە ئەمان کردووە عەرەبەکەی و هیچی تێکیان نییە. هەر لەگەڵکردنەوەی دەرگای سایلۆکە بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بازرگانی دانەوێڵی عێراق سەردانی سایلۆکەی کرد. هەر هاتە بەرزوومی کامێراکان پێش ڕۆژنامەنووسان جوتیاران پرسیاری ئەو جیاوازییان کرد کە لە نێوان جوتیارانی هەرێم و خواروی عێراقدا دەکرێت لە وەرگرتنی گەنمدا. بەوتەیە و هۆکارەکەی کەمبارانی و کەمبوونەوەی ڕێژەکە بۆ سەر تاسەری عێراقە. مشاهديكم الكرام
حقيقة هذا الموضوع غير موجود. لامو پارێزگەکانی عراق ڕێژەی وەرگرتن دابەزیوە. بۆ نمونە لە پارێزگای بەسڕە ساڵی پار 72,000 تۆنمان وەرگرت. بەڵام ئەم ساڵ 45,000 تۆن وەردەگرین. بێبارانی کاریگەری زۆری هەبووە. پار 6,300,000 تۆنمان لە جوتیاران وەرگرت. بەڵام ئەم ساڵ ناچینە 4,5 تۆن. بۆیە ئەمە پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە. 55% من كميتهم من العام الماضي. ساڵی پار بۆ هەردووە نمێک 236 کیلۆ گەنم وەردەگیرە. بەڵام حکوومەتی عراق بۆ ئەم ساڵ ڕێژەکەی بۆ 131 کیلۆواتە نزیکەی نیوەی ساڵی پار دابەزاندووە. ڕێبەری گشتی بازرگانی هەرێمیش دەڵێت لە هەوڵی زیادکردنی ئەو ڕێژێن چونکە بەم شێوەیە جوتیارێکی زۆر زەرمەندە بن. وەزارەتی بازرگانی وەزارەتی پلاندانانی کوچگاڵیش نووسراوی کردووە لەسەر خەدە بین بە بەردەوامی دوای ئەم پشووە بۆ ئەوەی کە لە کوردن ناوەڕاست و خاڵی عێراق بۆ جوتیاران دەکرێت بۆ ئێمەش بکرێت. ئەگەر هەیە بکرێت وەڵاهی هەوڵی جدیە دەین ئینشاڵڵا کە بکرێت. بۆ ئەم ساڵ بە دوو جۆر پارە بە جوتیار دەدرێت. جۆری بەراو کە بە ئاوی دەستکرد ئاوی گەرمەکە دراوە تەنی بە 850,000 دینار و ئێمیش تەنی بە 800,000 دینار بە پێی کوالەتی گەرمەکە لە جوتیار وەردەگیر. کەمی بەرهەم و وشکە ساڵی تاکە کێشە و گرفتی بەردەم جوتیاران نەبوو لەم ساڵدا. بەڵکو کەمی ڕێژەی وەرگرتنی گەنم لە جوتیاران لە سایلۆکاندا و باتایبەتی لە هەرێمی کوردستان گەورەترین کێشە و گرفتی جوتیارانە لەم ساڵدا. ئەمیر محەممەد کورساد نیوس پیرەمەگرون. بە ژمارە هەندێک بەراوردکاریتان لە نێوان پرۆسی وەرگرتنی گەنم لە ئەم ساڵ و ساڵی ڕابردوو بۆ دەکەم و هەندێک هۆکارتان لەبارەی کەمبوونەوەی بەرهەمی ئەم ساڵ بۆ دەخەمە ڕوو. سەبارەت بە ژمارەکان یاخود داتاکان چیمان پێ دەڵێن لەسەر وەرگرتنی گەنم ئەوەیە کە لە عێراق لە ساڵی 2024 بڕی گەنمی وەرگیراوە یاخود پلانی وەرگرتنی گەنم 6,300,000 تۆن گەنم بووە لە ساڵی 2024دا. بەڵام ئەم ساڵ بە چەند هۆکارێک کە دواتر بۆتان دەخەمە ڕوو وەرگرتنی گەنم ولا بنەڕەتدا چاندن و پرۆسەی چاندن و بەرەمێنانی گەنم لە عێراق کەمی کردو. بۆیە پلانەکە وایە ئەم ساڵ نزیکی 4,500,000 تۆن گەنم لە عێراق بە گشتی بە هەرێمی کوردستانیشەوە وەربگیرێت. ئەم جیاوازیە دەبینین کە ساڵی ڕابردوو بڕی گەنمی وەرگیرا و زیاتر بووە لەم ساڵ. سەبارەت بە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2024 لە کۆی ئەم 6,300,000 تۆنە 700,000 تۆن گەنم وەرگیراوە. بەڵام ئەم ساڵ دەبینین کەم کراوەتەوە بۆ 400,000 تۆن. لە کاتێکدا ئەگەر بەراوردکاریەکی ژمارەیی بکەین دەبینین 700,000ەکە 11% کۆی گەنمی هەمووی عێراق بووە کە وەرگیراوە. بەڵام 400,000ەکە واتە ئەم ساڵ زۆر کەم بۆتەوە بۆ 8% کۆی گەنمی وەرگیرا و کە پلان وایە لە هەمووی عێراق وەربگیرێت. ئەم بڕە ئەو بڕەیە کە کەمە و ئەو بڕەیە کە جوتیارانی هەرێمی کوردستان گلەییان لەبارەیەوە هەیە و بە بڕێکی کەمی دادەنێن. سەبارەت بە ئەو بڕێی کە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان دیاری کراوە بۆ وەرگرتنی گەنم لە ساڵی 2024 لە سلێمانی بڕی وەرگرتنی گەنم 228,000 تۆن گەنم بووە لە کاتێکدا لەم ساڵ بە جۆرەی پلانە نوێەکە کەم کراوەتەوە بۆ 145,000 تۆن گەنم. پارێزگای هەولێر ساڵی ڕابردوو 282,000 تۆن گەنم وەرگیراوە لەم ساڵدا زۆر کەم بۆتەوە چونکە بەتایبەت لە پارێزگای هەولێر وشکە ساڵی و کەمبارانی کاریگەری هەبووە. ئەم ساڵ پلانەکە وایە کە 122,000 تۆن گەنم وەربگیرێ. سەبارەت بە پارێزگای دوهۆک ساڵی ڕابردوو 189,000 تۆن گەنم وەرگیراوە. ئەم ساڵ بڕەکە کەم کراوەتەوە بۆ 117,000 تۆن گەنم کە پلان وایە ئەمە وەربگیرێت. سەبارەت بە هەڵەبجە ئەم ساڵ وەکو پارێزگایەکی سربەخۆ مامەڵەی لەگەڵا کراوە. ئەم ساڵ بڕی بۆ دیاری کراوە 13,000 تۆن گەنم لە پارێزگای هەڵەبجە وەردەگیرێت. پرۆسەی وەرگرتنی گەنم لە هەموو هەرێمی کوردستان لە 11 سایلۆ دەبێت. واتە ئەوەی کە لە هەرێمی کوردستان جوتیاران دەبێت گەنمەکانیان ڕادەستکەن بۆ 11 سایلۆیە بە کۆی گشتی بۆ هەرێمی کوردستان. سەبارەت بەو نرخەی کە دیاری کراوە بۆ وەرگرتنی گەنمی
جوتیارانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئاودانی دەستکردە پێوەی ماندوو بووە 1 تۆنی بە 850,000 دینار لێ وەردەگیرێت کە دواتر میوانم دەبێ و گفتوگۆ لەبارەیەوە دەکەین ئەم نرخە چۆن دیاری ئەکرێ ئایا هەموو جۆرە گەنمێک هەر بەم پارە وەرەگیری ئەگەر بە ئاوی دەستکردیش ئاودانی دەستکردیش ئاو درابێت یاخودنا ئەوەی کە بەرهەمهێنانی زەوی دێمیە بە 800,000 دینار بۆ 1 تۆن دیاری کراوە بە و نرخە لیان وەردەگیرێت سەبارەت بە بەرهەمێنانی گەرم ئێمە دەڵێن ئەمەندە پلان هەیە وەربگیری ئەی بەرهەمێنانی گەرم چی ئەوەی کە من قسەم لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستانە کرد ئەمساڵ پێشبینی دەکرێت بەرهەمهێنانی گەنم ئەو گەرمەی بەرهەمدێک کەمتر بێت لە 1 ملیۆن تۆن لە کاتێکدا ساڵی ڕابردوو زیاتر بووە لە 1,500,000 تۆن گەنم بەرهەمێنانی گەنم بۆچی کەمی کردو بە پێتان بڵێم دیارترینەوە کارانەی کەوای کردو بەرهەمێنانی گەنم کەم بێتەوە کەمبوونەوەی بارانبارینە واروەها ئەمە بۆتە هۆی وشکە ساڵی ئەم دوو هۆکارش دەچنە چوارچێوەی گۆڕانی ئاوهواوە کەوا دەکات باران کەم ببارێ وشکە ساڵی و بە بیابان بوون دروست بێ ئەمە ژوا دەکات جوتیاران بێئومێد بن لەوەی تۆم بکەن و بەرهەمێنانی گەنم کەم دەبێتەوە من لە نێو ستۆدیۆ بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی پرۆسی وەرگرتنی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان میوانێکم لەگەڵدایە ئەویش بەڕێز نەسیرن ئەحمەد بەڕێوەبەری سایلۆکانی پارێزگای سلێمانی بەخێر بێ بۆ ستۆدیۆکانی کورسات نیوز ئەمڕۆ دەستکرا بە وەرگرتنی گەنمی جوتیاران دەمەوێت ئەوەی کە جوتیاران ئێستا گویان لێمانە لەوە دەست پێ بکەم پرۆسەکە ڕێکارەکەی چۆنە جوتیارێک چۆن دەتوانێت گەنمەکەی ڕادست سایلۆکانی ئێوە بکە باڵێ زۆر سپاس لە ڕاستیدا ئەمڕۆ کە بەرواری دەی شەشە دەستکرا بە کردنەوەی سایلۆی پیرەمەگرون بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران کە لە ڕێکارەکانی وەرگرتنی گەنمی جوتیارانە ئەم ساڵ بەو شێوەیە دەستمان پێ کردووە کە یەکەم سایلۆ کراوەتەوە لە هەرێمی کوردستانە سایلۆی سلێمانی پیرەمەگرون بووە سایلۆکانی کەشمان بۆ نمونە کەلار و چەمچەماڵ و ڕانی و سەی سادق طبعاً ئەمانش ئیشەڵا ئەم هەفتەیە تەواوە بە ئیشوکارەکانیان ئەوانیش دەستەکەن بە ئیشکردن لە وەرگرتنی گەنم لە جوتیاران بەڵام ئێمە شتێکی تریشمان هەیە کە ئەم ساڵ شاری هەڵەبجە بە خۆشحاڵیەوە کە بوو بە محافەزەی 19 ئەویش بە تایبەت گەرمی بۆ دابین کرا و بڕێکی گەرمی بۆ دانراوە کە بڕەکەی 13,000 تەنە بۆ هەموو شاری سلێمانیش بە هەر 5 سالۆکی شاری سلێمانیەوە 145,000 تەن گەنممان هەیە کە وەریگرین ئەم بڕەگەنمە لە جوتیاران وەرەگیرێ بۆ نمونە هەموو ناوچەکان تەوزیع کراون بەسەر ئەو سایلوانی کە لیانەوە نزیکە ئێستا بە تایبەتی سایلۆی پیرەمەگرون کە سایلۆی سەرەکیە و 80,000 تەن گەنم ئەگرێ ئەم 80,000 تەنە ئەم ساڵ 42,500 تەنمان لە ناو سایلۆیان ماوەتەوانێ بەڵام جوتیارانی خۆشەویست بە ئاگادار بن کە جێگەی تایبەت و جێگەی تەواومان بۆ کردوونەتەوە بۆ وەرگرتنی گەنمەکانیان و ئاگادار بن ئەجا شێوەی وەرگرتنی گەنمەکە لە جوتیاران چۆنە بۆ نمونە من ئەمڕۆ بەڕێوەبەراتی کشتتوکاڵی عربەتمان ئاگادار کردوێتەوە لەگەڵ بەڕێوەبەراتی کشتتوکاڵی پیرەمەگرون ئەم دوو بەڕێوەبەرایەتە هەردووکیان فەلاحمان بۆ ئەنێرن جوتیارمان بۆ ئەنێرن بە پێی ئەوەی کە ئێمە ڕۆژانە لیان داواکەین بۆ ئەوەی هەماهنگگی ئێوە لەگەڵ بەڕێوەبەراتی کشتتوکاڵەکانە ئەوان بەلیست ناوی ئەو جوتیارانەی کە بەرهەمیان هەیە و تۆمار کراون گەنم دێنن وەریگرن چۆن گەنمی با بڵێنەوەی کە بە ئاودانی دەستکرد چکە نرخەکەی جیاوازە لەگەڵ ئەوانی کە زەوی دێمن چۆن جیاکرێتەوە هەر بەو راپۆرتی بەڕێوەبەراتی کشتتوکاڵەکانە باڵێ لە ڕاستیدا ئەم ساڵ پاروانە بوو پار یەک جۆر گەنممان هەبوویش گەنمەکە هەمووی بە 850 کردرا ئەم ساڵ وانە لەبەرەوەی وتیان گەنمی خەڵک باران نەبوو گەنمەکەی خۆی بە ئاودێری خۆی ئاویە مەسەلەن بیری هەڵکەنوە لە تەنیشت زەویەکەی خۆیەوە زەویەکەی بە ئاوداوە وەکو ئەو شوێنانەی پێڵێن گەنمی بەراو گەنمی دێنمیشمان هەیە گەنمی بەراومان بە 850 گەنمی دێممان بە 800 بەڵام لە کاتی وەرگرتنا لەوانەیە گەنمی دێمی و گەنمی بەراو فەرقی هەبێ
کاتێک پشگیریەکەم بۆ ئەنێرێ لە بەڕێوەراتی کشت و کاڵەوە ئەڵێ ئەم فەلاحە گەنمەکەی بەراوە ئەم فەلاحەش گەنمەکەی دێمە لەسەر دێمە ینی هینەکەی شێوەی چاندنەکەی لەو کاتیا من بۆم دەرەکەوێ کە ئەمە دێمە یان ئەمە بەراوە ئەجا لە کاتی وەرگرتنی گەنمەکە و پرۆسی وەرگرتنی گەنمەکە چونکە گەنمەکەیەتە ژوورەوانێ بۆ ناو سایلۆ بەشی تاقیگەمان هەیە لە بەشی تاقیقە ئەم گەنمە هینەکرێت فەحسەکرێ بۆ نمونە ئەوەی 850کە عادەتەن 850کەی نادرێتێ هەتا ڕێکی کەمتر دێتێ باڵێ لەبەرەوەی لە پشکنینە ئەبێت کوالیتیەکەی ینی چەند کوالیتیەک دیاریکراوە بۆ نرخەکە بەڵێ چونکە بەڕاستی ئێمە لە ساد و ئەبڕدرێ بۆ بنەتۆوی ساڵی داهاتوو ئەجا بڕێکی کە پارەی لێ ئەبڕێ بۆ ڕسوماتێکی بەسیتە تقریبان 825 ئەگەر گەنمەکەی بە هیچ شێوەیەک هیچ شتێکی تیانە بێ ینی پاکترین گەنم بێ و جوانترین گەنم بێ ئەوەی بۆ ئەکرێ بەڵام گەنمی دەرەجەیەکیشمان هەیە ینی کۆمەڵی مەشاکلی هەیە ئەویش بەڵام عادەتەن گەنمی دەرەجە بڕیارەدا کە ئەم گەنمە گەنمی دەرەجەیەکە یان گەنمێکە دەکرێت نرخێکی کەمتری بۆ دابنرێ ئەو پشکینەی کە بۆ ئەکرێت لیژنەیەکی دیاریکراوە بڕیارەدا بەڵێ ئێمە خۆی بەشێک هەیە لە ناو هەموو سایلۆکانی هەرێمی کوردستان و هەموو عێراقا پێ ئەوترێ بەشی مختەبەر کە ئەم گەنمە ئەچێتە بەشی مختەبەر کەس نازانێت لەم بەرەوانێ لە سیارەکان وەرەگیرە و کۆدێکە خرێتە ناو ئەو زەرفەی کە نموزەجەکەی لێ دەرهاتووە خرێتە ناو ئەبرێ بۆ مختەبەر نازانێ مە گەنمی تۆیە گەنمی منە گەنمی کێ بەڵێ نازانێ ئیکێە ئەم گەنمە فەحسەکرێ بە چەند مەراحلێکە ئەڕوات کە لە مەراحلەکانە دەرچوو مەسەن دەرەجەیەک بوو 825 850 بۆ حساب بکرێت بەڵام ئەگەر مەسەلەن هەمانە بۆی دەرناچێ ئەبێ بە دەرەجە دوو و دەرەجە دوو هەمانە هەتا 1970 جاری وا ئەگەینە 600 جاری وا هەیە کەمترگەنمێکەکەی ڕەت بکرێتەوە لەوەی وەری بگیرێت بەڵێ ئێمە کە لیژنەی تەسویق لە بەغا خەتەی تەسویقی ساڵانەمان بۆ ئەنێرێ لە خەتەی تەسویقی ساڵانەیە هین هەیە تعلیمات هەیە ئەم تعلیماتە ئێمە بەپی ئەو تعلیماتی کە بەغا بۆمانە نێرێ لەسەری ئیشەکەین ئیشەکەش شۆنە بۆ نمونە پێمانەڵێ کە گەنمێک ئەسپەی تیا بوو بۆ نمونە کە گەنمێک کۆن بوو ئیپار بوو کە گەنمێک بۆنی هەبوو کە گەنمێک یعنی بۆیە کراو بوو هەنوێ گەنم هەیە جوانەکرێ بۆ ئەوی وەرگیرە ئەمانە ڕەت ئەکرێنەوانێ و ڕسیدەکەیان نائەسووتێ ینی بە هیچ شێوەیەک وەرناگیرێنەوەوان سەبارەت بە جوتیاران ئەگەر جوتیارێک بڕێکی باش زەوی هەبێت و بەرهەمی گەنمی زۆر بێت بەراورد بە جوتیارێکی تر ڕەنگە لە ئاستێکی ترا بەرهەمێنانی هەبێت هیچ ڕێژەیەک دیاری کراوە کە دادپەروەری لە نێوان وەرگرتنی گەنم هەبێت لە جوتیاران لە ڕاستیدا خۆی ئەم ساڵ زۆر ناحەقێکی زۆر کراوە لە جوتیارانی بە تایبەتی شاری سلێمانی چونکە بەڕاستی لێرە باران باریوە گەنمی جوتیاران زۆر جوانە و گەنمێکی باشیشە بەڵام ئەو بڕەگەنمی کە بۆ شاری سلێمانی و بۆ هەموو هەرێمی کوردستان دایاندراوە تەبعاً تەقسیم کراوە کە تەقسیمی شەکرێ بەو شێوەیە دەرەچێ مەسەلەن یەک دۆنم 131 کیلۆ 250 بۆ دانراوە ئەم 131 کیلۆیە زۆر کەمە بە نیسبەت فەلاحێکەوە لەوانەیە ئەم فەلاحە لەو دۆنمە ئەرزەیە 130 کیلۆ گەنمی هەبێت بەرهەمەکەی باش بێ یعنی وەکو خوانەڵێن یەک بەدە هێ نابێتی لەم کاتەیە چییە ئەم فەلاحە زەرەرەکە ناتوانێت یعنی گەنمەکەی بە تەواتی بێنێ بۆ سایلۆ ئیتر هەنێ حاڵەت هەیە خۆیان لە دەرەوەی تر چارەسەریەکەن ڕەسیدی شوێنانی ترەکردنەوەیان شتێکەکەن ئەویان نازانن وەکو سایلۆکان ئێوە تەنها وابەستە کراون بە حکوومەتی عێراق و وەزارەتی بازرگانی عێراقوە بێت ئەو گەنمە وەرگرن لە سایلۆ داینن کە دەینێرن بۆ عێراق یاخود لە سیژە ڕێنمای عێراق وەرتان گرتووە یان لە پاڵ ئەمەدا دەتوانن گەنمی دیکەش وەرگرن وەکو پلانێکی جیاوازی حکوومەتی عێراق نەخێر ئێمە طبعاً ئەو گەنمی کە وەرێگرین لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە چونکە ئەو خۆی پارەکەی ئاات خۆی گەنمەکە لە جوتیارانەکڕێ ئەو گەنمەی کە ئەکردرێ ئێمە نانێرینەوە بۆ جنوب
ئێمە نانێرینەوە بۆ عێراق ئێمە چی لێ ئەەکەین ئەو گەنمە ئەنێرین بۆ ئاشەکانی سلێمانی لە ئاشەکانی سلێمانی ئەکرێ بە ئاردەکەش دابش دەکرێت بەسەر هاوڵاتیانە کەواتە ئەو بەرهەمەی هەر شارێک بەرهەمێکی باش بێت هی خۆی دەبێتەوە بە ئارد و دەگەڕێتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە پلانێکی بە بازاڕیکردنی گەنمی ڕاگەیاند ئەم بە بازاڕیکردنە دەچێتە چوارچەوەی ئیشی ئێوە مامەڵ لەگەڵم بابەتەیەکەن یاخود دەبێت ئەم جوتیارە لەگەڵ کۆمپانیا و شوێنی با بڵین کەرتی تایبەتە ئەگەر گەنمێکی زیادەی هەبێ بە بازاڕی بکە لە ڕاستیدا من لەو بڕێکە بەغا بۆی داناوم بە هیچ شێوەیەک ناتوانین هیچ بڕێکی کە وەرگین زیاتر وەرگرم لەوانەیە بتوانم کەمتر وەرگرم بەس ناتوانم زیاتر وەرگرم بەڵام ئەو مۆزوعی کاڵی بە بازارکردنی گەنم هەیە لە هەرێمی کوردستانە ئەویش بەهۆی وابزانم کۆمپانیا هەیە دوو کۆمپانیایە لە هەولێر و سلێمانی دەتوانن گەنمەکە وەرگرن لە جوتیاران ئەویش نازانم بە چ نرخێکەوەی ڕاستی بێت چونکە من ئەو ئیشی من نییە بەڵام ئەزانم شتێکی وا هەیە بەڵام زۆر ڕسمیش نییە بەڵام جوتیاران ئەوەی کە گەنمەکەی لە 145,000ەکەەوە وەرنەگیرە ئیباتە بازاڕی فرۆشە تەوان بەڵ ئێوە چ ڕێنمایەکتان بۆ جوتیاران هەیە لەم پرۆسەیەدا وە چ بابەتێکەیە کە گرفت بۆ ئیشەکانی ئەوە دروستەکە بۆی لێرەوە جوتیاران ئاگادار بن و بە گوێرەی ڕێنمایەکان کار بکەن بەڵێ ئێمە بۆ نمونە ئێمە ڕۆژانە بە بەڕێوەبەراتی کشتتوکاڵەکان ئەڵێن ئێوە ڕۆژانە ئەوەندە سیارەمان بۆ بنێرن ئەوەنە جوتیارمان بۆ بنێرن کاتێک سیرەکەین جوتیارێک مەسەلە من ئەمڕۆ سەرەی عربەت و پیرەمەگرونم داناوە تا یەک هەفتە تا ئەو هەفتەیە من پیرەمەگرون و عربەت وەرەگرم بەڵام ئەچ سیرەکەی لە شارباژێرەوە لە قەراخەوە لە بازیانەوە لە شوێنێکەوە سیارەیەت حسەی ئەوانە کاکە گیان ئێمە شتەکە ئاوایە گەنمەکەت لە ماڵەوە دانێ گەنمەکەت لە شوێنە کادانەکەی سەری شوێنەکەی تۆ هات بەسەر چاو لێت وەرەگرین بەڵام بۆ ئەوەی نەبێ بە قەرەباڵخی بۆ ئەوەی پارە لەسەر جوتیار زۆر نەبێ بۆ نمونە ئەو لۆریانی کە هینەکانیان بۆ بارەکەن گەرمەکانیان بۆ بارەکەن ئەگەر شەوێ دوو شەو لە بەردەمی سایلوە بمێرێن تۆر شەوی 100,000یان لێسنن یعنی کێشە بۆ خۆیان دروستەکەن لەبەرەوە من لێرەوە داوا لە جوتیارانی بەڕێز دەکەم ئەوەی کە گەنمەکەی خراپ و ئەزانێ باژنی و پاگنی و ئەمانە بچێت لە ئاشەکان پاکی کاتەوە با تۆزێ گەنمەکەی بە جوانی بگاتە لای ئێمە ئەوەنجا دوای ئەوەش با خۆیان هیلاک نەکەن کە سەری مانتیقەکەی ئەوان نەبێن لە بەردەمی سایلەکان بۆستن لەبەروی خۆیان زەرەرەکەن هیچ شێشەیەکی کەمان نیە لەگەڵیان وەکو دوایین پرسیار ئەمێ پرسیاری سایلۆکانی هەرێمی کوردستان و بە تایبەت سنووری بەڕێوەبەرایەتەکەی تۆ بکەم لە چ کوالیتیەک دانایە ئێوە ڕازین لە کوالیتی سایلۆکان لە هەڵگرتنی گەنمە ئەمڕۆ دکتۆر حەیدەر کەرعاوی مدیر عامی شەریکەی حبوبی بەغا هات سایلۆ ئێمەی کردوانێ پیرەمەگرون طبعا ئێمە پێمان وتمان ئێوە هەر بە ئێمە ئەڵێن گەنم وەرگرن بەڵام تۆمە ئەسات و ئەو شتە ناخۆشانە نازانی کێتە ڕێگەی ئێمە ڕۆژانە لە وەرگرتنی گەنمایان لە کاتی ناردنی گەنم بۆ ئاشەکان ینی بەڕاستی ئێمە ڕۆژانە کە گەنمە نێرین بۆ ئاشەکان کێشەی دنیامان بۆ دروستە بێت ئەجا بێجگەلەوەی کە ئەم لەمڕۆوە ئەو بانس و ئەو سایلویانە ئەکەونە ئیشان یعنی لە وەستانە نییە ینی ناوەستێ لەبەرەوە من کە جیهازێکم بشکێ بە ملیۆنێک نییە و بە دوو نییە و بە سێ نییە بە 10 ملیۆنە بە 15 ملیۆنە بە 20 ملیۆنە جاری وایە بە دەفتەرێکە یعنی لە قدرەتی حکوومەتی هەرێمی کوردستانی شانەیە جاری وایە سایلۆیەکم شکاوە بڕوا بێ پار لە کاتی تەسویقات دوو ماتۆڕمان سوتاوە یعنی بڕی 20 ملیۆن دیناری کردووە یعنی ئەوە مەبلەغێکی زۆرە یعنی هەموو شتەکانمان پێوتن بە بەغا وتمان ئێوە هەر داوامان لێ مەکەن گەنمتان بۆ وەرگنین و گەرم ئامار ئاگایەکتان لە کێشەکانمان بێ بەڕاستی کێشەی زۆرتان بۆ دروستکردوین لێرە لە حکوومەتی هەرێم ئەوەیە ئەڵێ بودجە نییە و پارە نییە ناتوانم ئەو بودجە زەخمە بۆ سایلۆکاندانم لەبەرەوە ئیتر هیچ بەڵێنێکتان وەرگرت لەوەی چارەسەر بێ و کێشانە ناوەڵە بەڕێز نەسیرن ئەحمەد بەڕێوەبەری سایلۆکانی سلێمانی سوپاس کە ئەم دەرفەتەوە پێداین و لەگەڵ مامووی بۆ زانیاری لەبارەی وەرگرتنی گەنم دەچینە لای بەهای دراوەکان و نرخە جیهانیەکان هەم لە هەرێمی کوردستان هەم لە بازاڕەکانی جیهان ئەمڕۆ دووەم ڕۆژی کردنەوەی بازاڕەکانی جیهانە و هەروەها یەکەم ڕۆژی کردنەوەی بازاڕی درا و زێڕی هەرێمی کوردستانە نرخەکان
بەم جۆرن کە من بۆتان دەخەمە ڕوو سەرەتا باسی بەهای دراوەکان دەکەیت $100 بەرامبەرە بە 141,500 دیناری عێراقیم نرخە پێمانەڵێ بەراورد بە پێش جەژن و ئێستا گۆڕانینکاریەکی ئەوتۆ یاخود گەورە لە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ناتۆتە ئاراوە سەبارەت بە پاوەند 100 پاوەند بەرامبەرە بە 188,500 دینار و هەروەها 100 یۆرۆ بەرامبەرە بە 159,500 دینار یۆرۆ ئەدایەکی باشی ئیندێکسی یۆرۆ بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی تۆمار کردووە تاوەکو ئێستا ئابووری ئەمریکا ئابوووریەکی مستەقر و جێگیر نییە بەرز و نزمی بەخۆیەوە دەبینێ ئەمەش کاریگەری کردوتە سەر هێزی دراوەکەی کە دۆلارە چونکە تاوەکو ئێستا شەڕی باجی ترەمپ بەردەوامی هەیە لەگەڵ وڵاتاندا سەبارەت بە تمەن $100 بەرامبەرە بە 8,180,000 تمەنی ئێرانی تمەن تا ڕادەیەک جێگیرە واروەها 1 ملیۆن لیرەی سووری بەرامبەرە بە 171,000 دیناری عێراقی سەبارەت بە لیرەی تورکی 100 لیرەش بەرامبەرە بە 3,750 دیناری عێراقی دەچمە لای کانزا زەردەکە نرخی زێر ئەمڕۆ تا ڕادەیەک بەرزبوونەوەی بەخۆی بینی لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەدا نرخی زێر بەم جۆرە بوو و هێماکەی سەوزەڵ گەڕابوو بەرزبوونەوەیکی کەمی هەبوو 0.25 بۆ 30% بەرزبوونەوەی هەبوو یەک ئۆنسا زێر بەرامبەرە بە 3,338 دۆلار بەمەش 1 کیلۆی دەکاتە 104,414 دۆلار سەبارەت بە لیرەی زێر یەک لیرەی زێر بەرامبەرە بە 606 دۆلار زێڕی عیارە 21 بەم نرخە بەرامبەرە بە 600 مسقاڵی بەرامبەرە بە 662,000 دیناری عێراقی سەبارەت بە زی و تا ڕادەیەک ئەدای باشە هەرچەند لە کاتی ئامادەکردنی هەواڵە تا ڕادەیەک هێماکەی سوور هەڵگەڕا و نزمبوونەوەیکی کەمی هەبوو بەراورد بە نرخی تۆمارکراوی پێشووی بەڵام نرخەکەی نرخێکی باشەکە یەک ئۆنسەی بەرامبەرە بە $36.60 دەچمە لای بەهای وزە نەوت لەگەڵ گازی سروشتی نرخی نەوت لە بازارەکانی جیهان گرێبەستی برند گرێبەستی بەڕیتانی بەرامبەرە بە بەرمیلێکی بەرامبەرە بە $66 و 39 سنت بەرز بۆتەوە لە بەرزبوونەوەیکی کەم بەردەوامە بە پلەبەندی وردە لە بەرزبوونەوە بەردەوامە نرخی نەوت ڕۆژاوی تێکساس کە نەوتی ئەمریکیە بەرامبەرە بە $65 و 65 سنت گازی سروشتی نزمبوونەوەیکی کەمی تۆمار کردووە 1 ملیۆنەکەی گەرمۆکەی کە 28 مەتری سێجایە بەرامبەرە بە $3 و 62 سنت وەکو پێم وتن ئەمڕۆ بازارەکانی هەرێمی کوردستان لە دوای پشۆکانی جەژن کراونەتەوە و بە تایبەت بازاڕی زێڕەنگەران و هەروەها بازاڕی دراوی هەرێمی کوردستان دەچمە هەولێر قارەمان جەوهەر وەردەگرم بۆ ئەوەی بزانین بازار چۆن بوو لەکردنەوەی بازاردا واروەها مەسلەی دیارنەبوونی چارەنووسی موچە تا چەند کاریگەری کردوتە سەر بازاڕی زێڕەنگەران و بازاڕی دراو قارەمان سڵاو لێبێت زانیاریەکان لەباری کردنەوەی بازار لە هەولێر ئەمڕۆ چۆنن بەڵێ پشتیوان ئەمڕۆ لە دوای پشوەکانی جەژن بازاڕی زێڕەنگران کراوە لەگەڵ ئەمەش بۆرسا بە هەمان شێوە کراوە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی کەمێک دابەزینی بەخۆ بینی بە بەراورد بە ڕۆژانی جەژن و بەر لە ڕۆژانی جەژن بەڵام ئەوەی کە دەبێت باسی بکەم ئەوەیە کە دابەژنەکردنی موچە یاخود دواکەوتنی موچە ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی کەوا تەواوی بازاڕەکان پەکیان بکەوێت یاخود سست ببن ئاستی کردن و فرۆشتن بۆ نزمترین ئاست بڕوا بە بەراورد بە چەند مانجی ڕابردوو ئێستا من لە بازاری زێرینگرانم نرخی 1 مسقال زێڕی ئایار 21 بە 660,000 دینارە واتە گۆڕانکاریەکی ئەو تۆنە بە بەراورد بە بەر لە جەژن هەرچەندە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەی دوکانەکانی زێڕەنگرانە لە هەولێر من میوانێکم دەبێت باقی زێڕەنگر دەبێت لە خۆیەوە زانیاریەکان سەبارەت بە بازاڕیان وە ئەو خەڵکانەی کە دن زێر دەکردن کاکاق و کاتت باش شێوکی ڕاستەخۆ لەگەڵتی ئێستا بازاڕی زێر دەتوانین بڵێن جم و جۆڵ هەیە لە بازار بە بەراورد بە بەر لە جەژن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بازارتانە بەڵێ سلااو لەیەوەش دەتوانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی بازارکردنەوەیە تا حدێک بازار جم و جۆڵێکی بەخۆی بینیوە ئەوە ژوامان پێ دەڵێتن کە
خەڵک هەیە لە بۆ ژەزن پارێکی باشی سرف کردووە ئێستاکە ئەو کەسانن کە دێنە ناوبازارە زێری زیاتر دەفرۆشن ئەوە وای کردێ کە زمو جۆڵەکە بەردەوام بووە. دابش نەکردنی موچ ئێستا بەشەشی زۆری بازارەکان ڕاوەستاوە کاریگەری لەسەرەوە کردووە کە خەڵکانێک بێن زێر بکڕن یاخود زێر بفرۆشتنەوە بە هەمان شێوە. بەڵێ دابش نەکردنی موچە ئەویش تاسیرێکی زۆرێش هەیە ئەو خەڵکانی کە ئێستا دێن زێری دەفرۆشن کە حەڵقەیەکی دەستی ئافرەتی خۆی لێکردەوە دەیفرۆشی لەبەر بیموچەییە مامۆستا هەبووە گوتیتی تەنها ئەم حەڵقەیەم هەیە تەنها ئەم گوارەیەم هەیە دیکەمە پارە لە بۆ مەسرەفی ئەم چەند ڕۆژەیە یان ئەم چەند ڕۆژەی ئایندە کە دێتن ئەوە وای کرد کە خەڵک زیاتر دەیفرۆشتێت نەک بیکڕێتن تەنها ئەو کەسانە نەبن کە دێن دەیکڕن کە سەرمایهدارێکی مامناوان دەبن. بەڵێ بازەوە بکەین ئێستا لە کوردستان خەڵک دێ زۆر زێڕی ئار 21 دەکڕێ خۆی کە لە هەولێر زیاتر خەڵک باس و خواسی لەسرە خواسی لەسرە بە هەمان شێوە ئارەکانی تریش نرخیان بەرز بووتەوە ئەوانیش خواستیان کەمتر بووە. بە نسبەت سعری زێر هەر کاتێک زێر بەرز ببتەوە هەمان ئایارەکانی کەش بەرز دەبتەوە بۆ نمونە 18 21 22 24 هەموو وەکو یەک بەرز دەبتەوە ئەوە بە نسبەت زێڕی سەبایک لە جیهان پێوەرەکمان هەیە پێی دەڵێن ئۆنس بەوی ئەمە تەقسیمی سەر دیناری عراقی و دۆلاری دەکەین. بەڵێ بەرزبوونەوەی دۆلاریش کاریگەری هەیە لەسەر بڵێ هەر کاتێک 1000 دابەزیتن دۆلار لە عراق ڕاستەوخۆ 3000 زێڕش دادەبەزیتن هەر کاتێک دۆلار بەرز بتەوە 1000 دینار مەسەلەن بۆ نمونە ئێستا 140 بتە 142 3000 زیاد بەسە دەکەویتن. بڵێ فەرەوەی کە ڕاستەوخۆ بێمەلادە باسی وما کرد کە یەدەجی زێڕی عراق یاخوتەوەی کە لە بازاڕەکان هەیە یعنی تاسەن خواست و پێداویستی پڕ کردوتەوە. بڵێ جیهان لە جیهان هەموو چاویان بردیتە ئەم کانزایە لە جیهان عێراقیش بێبەش نییە لەم کانزایە هێستاکە عێراق تقریبا 161 تەنی هەیە تاوەکو 3 تەن 4 مانگ پێشێستا چەندی هەبوو 142 تەنی هەبوو کەواتە یەریجی عێراقیش بەرەو بەرزی ڕۆیشتووە. هەموو دەوڵەتێک لەوەی تێگەیشتە کە ئەم کانزایە باشترین ئەوەیە کە یەدێجی دەوڵەتان کە زێربی کە دۆلاربی کە بەردەوام بیتن لەوەی کە یەدەجی خۆیان زیادکەن. بەڵێ لە خزمەتی بەڕێزە بەڵە پشتیوانەوەی کە فایق کە زێڕێگرێکە لە بازار هەولێر باسی کرد دیارە هەنی جمە جۆڵەکە کەمێک هەیە بەڵام خۆشی باسی کرد بەشی زۆری ئەوانەی کە دێن زێر دەفرۆشن ئەوانە کە موچەخۆرن بەتابێت ئەوانەی کە دابش نەکردنی موسەوەکار ببووی کەوا ڕۆژانی جەژن خەرجێشی زۆر بکەن لە ئێستادا جیرفان و قاسەیان بەتاڵ بۆ ئەویکەوە ئەو زێڕێکە هەیەە بێن لە بازاڕەکان بیفرۆشن بۆ ئەویکەوە خەڵکی چەند ڕۆژی داهاتوو پێدابی بکەن ئەوەی کە باسم کرد دابش نەکردنی موچە کاریگەری لەسەر کاسم کارێک کردووە لەسەر زێڕنگرێک کردووە لەسەر تەواوی سێکتەرەکان و بوارانە کردووە کە لە بازاڕەکان هەیە. قارەمان جەوهەر سوپاس بۆ زانیاریەکانت. دەچمە کەرکووک لە بۆنەکاندا بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک ڕوو لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق دەکەن بۆەوەی کاتێکی خۆش بەسەر بەرن. هاوڵاتیانی کەرکووک دەڵێن لە ڕابردوودا چەند باخچە و سەیرانگا و چەند هۆڵێکی سینەما لە شارەکەیاندا هەبوو هاوڵاتیان لە جەژن و بۆنەکاندا ڕویان لێ کردو بەڵام ئێستا ڕوو لە پارێزگاکانی دیکە دەکەن و ئەمەیان لە پارێزگاکانی دیکە دەست دەکەوێت. بەڕایەوان ئەو هاوڵاتیانەی لە کەرکووکەوە بۆ گەشت و سەیران سەردانی شارەکانی تر دەکەن پارەکانیان لە شارەکەی خۆیانە خەرج ناکەن دەیبەنە شارەکانی تر. ئەمەش وای کردووە بەشێک لە کاسبکاران گلەیەوە بکەن کە بازاڕیان لە بۆنەکاندا سست و لاوازە کاسبکارێکەڵێ ئەگەر کار و پرۆژەی گەشتیاری لە کەرکووک بکرێت هاوڵاتیان ناچار نابن بۆ بەسەربردنی کاتەکانیان لە بۆنەکاندا ڕوو لە شوێنەکانی تر بکەن. دیمەنی ڕۆژێک دوای جەژنی قوربانی پیرۆزە
جۆڵێکی زۆر بازاڕەکانی شارەکەەوە دیارە کاسبکاران دەڵێن لە ڕابردوو هاوڵاتیانی شارەکە جەژن و بۆنەکانیان ناو کەرکووک دەکرد کەچی لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیان ڕوو لە پەرێزگەکانی تری هەرێمی کوردستان دەکەن. زاران بۆ نمونە لە کەرکووک سێگە سینەما هەبوو ئەچی بۆ سینەما خۆش بوو ئەچی لەو خاصە ئێرە لە پشکەمی دەگۆ سێرانێک بچووی لێ بوو چەند شتێکی بەسی تیا بوو زۆر خۆش بوو خەڵک دڵی خۆش بوو ساکە بنەیە دیگە خەڵک بۆ سێمنە هەولێر بۆچی وەڵا لێرەشت لێ نییە ئەی داواکەین لە مەحافزەکەمان ئێستا کوردی خۆمانە شتێکمان بۆ لەم شارە بکە بۆ گەنجەکان پاکی خۆش تێ خۆش ینی دیار بێت شۆدەسی دیار بێت ئێتر خەڵک بنەڕەمە لایە شەڕی خۆدیکی خۆشترە سەفەرمو جێژنەیە شەر چۆڵ هۆڵە زارانی سینەما بوو سینەما خۆش بوو تەلەڤیزۆن هەبوو تەلەڤیزۆن خۆش بوو منتیقەیە سێرەکەی ڕۆشتر بۆ حدیقەی ڕەباعین و حدیقەی حەسیرەکە هەبوو زاران لای تایخانەی مادیدەوە لای مەدەرەمە و شتانە خەڵک دانش پێی خۆش بوو سەیرانێکی زۆر زۆر خۆشە بوو یعنی خەڵک خۆشتر بوو لە ئێستاکە زۆر زۆرش بەڕاستی ئەو خەڵکانە کە پارە سەرفەکان لەو شوێنانە لێرە سەری بکەن باشترێکە بازارەکە بە نەوەیترە سوورێتەوە و خەڵکەکە مرتاحترە بێ و پێی خۆشترە و پارەکان بە نەوەیترە سوورێتەوە و خەڵک بازارێ بێ و وەگە وڵاتیان ئاماژەی پێدەکەن ئەگەر کار و پرۆژەی پێویست لە کەرکووک ئەنجام بدرێت هاوڵاتیان بۆنەکانیشان لە کەرکووک بەسەر دەبەن و لە ڕوویابووری شەومانەوەیان لە کەرکووک بە قازانجی جوڵەی بازاڕی شارەکە تەواو دەبێت. جاران زۆر خۆشتر بوو ئەو شوێنانێک کە ئەچووی نزیک بوو بۆت تەکلیفی لەسەر عیلەکە کەمتر بوو لەسەر خۆتش کەمتر بوو بەو پارەیە ئەژیای کە ئەیاندا پێت لە ڕۆژی جەژنە بەڵام ئێستا نات ڕاکە بۆ سلێمانی ڕاکە بۆ لێرە ئەو پارەیە با بۆ وێ هیلاکەت و ماندووبوون و ئیسراحەت لە خۆی ناکات لەبەرەوەی بە دوورە ڕاو دوور دێتەوە بەڵام لەناو شارەکە زۆر خۆشترە زیاتر خەڵکی شارەکەی خۆمان نەبینی لێرە مناڵ بووین ئەمە لە سەیرانەکەی لای سینەمە خەیام یا لە ئیسکان لا هەمووسەنا لەوێ جێگەی سەفر و شتی وا بوو جێگەی سەیران و شتی وا بوو شوێنی سیاحی بکەنەوە بۆی خەڵکەکە ڕووی تێکە ئیسە ئەمە حافزەی خۆمان کە کووردە مەوزوع ئەوە نییە کە کووردە ئێمە پیگیرەکەن خەڵکی شارەکەیە زیاتر لێ هاتووە ئەزانێ ئەو ملەتە چیەوێ بەڵام محافزی پێشوو کابرا لە قەزایە لە ناحەیە ژیاوە ئەو شتە نازانێت کە ئێمە ئەمانەوێ ئەگەر دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم هۆکارێک بێت بۆ چۆڵی بازاڕەکانی کەرکووک ئەوە هۆکاری دیکەشان لەوانە بەشێک لە وڵاتیان گەشتی شارەکانی تریان کردووە بۆ بەسەبردنی کاتێکی خۆش لەو ناوچانەدا گەیانی خزمەت گوزاری زیاتر بە خەڵکو و ئەنجامدانی پرۆژە لە بواری گەشتیاری هەن دەردەبێت هاوڵاتیانی کەرکووک بۆنەکانیان ناو خۆی کەرکووک بجێڕن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. عێراق بەردەوام وەکو بازاڕێکی گرنگی ساکردنەوەی بەرهەمە نانەوتیەکانی ئێران دەبینرێت و لە ماوەکانی ڕابردووە زۆرجا بەرپرسانی هەردوولا بە تایبەت بەرپرسانی ئێرانی باسییان لەوە کردووە کە هەناردەی ئێران بۆ عێراق لە 10 میلیارد دلار و بەرز دەکەنەوە بۆ 20 میلیارد دلار پلانەکە بەم جۆرێ. بەڵام داتا نوێیەکان ئەوەمان پێ دەڵێن کە نەک زیادی نەکردووە هەناردەی ئێران بۆ عێراق بەڵکو و دابەزینیشی بەخۆی بینیوە و پشکی ئێران لە بازاڕەکانی عێراق کەم بۆتەوە. لە کاتێکدا هەندێک لە بەرپرسان و ئابووری ناسانی ئێران پێیان وایە دەکرێت لە 3 بۆ 4 ساڵدا هەناردەی ئێران بۆ عێراق لە 10 میلیارد دلارەوە بۆ 20 میلیارد دلار بەرز بکرێتەوە بە گوێرەی ئامارەکان هەناردەی نانەوتی ئێران بۆ بازاڕەکانی عێراق دابەزینی تۆمار کردووە و لە 10.28 میلیارد دلاری ساڵی 2022ەوە بۆ 9.41 میلیارد دلار لە نۆمانگی ساڵی 2024دا کەمی کردووە و بە ڕێژەی لە 8.5 دابەزیوە. میدیاکانی ئێران دەڵێن کەمبوونەوەی پشکی ئێران لە بازاڕی عێراق و مەترسی لە دەستدانی ئەو بازاڕە بەکاربەرە گرنگە ترسناکترە لەوەی هەستی پێدەکرێت. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگێڕنەوە کە سەرەڕای هەناردەکردنی 12 میلیارد دلار کە بریتیە لە 4 میلیارد دلار غاز و 8 میلیارد دلار بەرهەمەکانی دیکە پشکی ئێران لە بازاڕی عێراق تەنها لە 13.7 بووە و ئەوە لە کاتێکدا ڕوودەدات کە بە گوێرەی داتاکانی بانکی ناوەندی عێراق هاوردەی وڵات لە دوودەی ڕابردوودا 9 هێندە بووە و لە 10 میلیارد دلارەوە بۆ 87 میلیارد دلار زیادی کردووە.
چالاکانی کردی تایبەت بە تایبەتی ئەوانەی لە بازاڕەکانی عێراقدا کاریان کردووە پێیان وایە بە لە بەرچاوگرتنیەوەی عێراق داهاتێکی بەرچاوی نەوتی هەیە لە ئاستێکی بەرزدا پێویستی بە هاوردەی کاڵا و خزمەتگوزاریە جیاوازەکان هەیە بەڵام ئێران نەیتوانیوە ئەوە بۆ بەرهەمهێنەرانی بقۆزێتەوە و بەردەوامیش پشکەکەی لەدەستداوە. هەندێک لە چاودێران و ئابووری ناسان لەو بارەیەوە دەڵێن بەرهەمهێنەران و هەناردەکارانی ئێرانی بەهۆی ناسەقامگیری و گۆڕانی بەردەوامی یاسا و ڕێساکانی پەیوەست بە هەناردا لە تاران و بەغداد ناتوانن پلانی درێژخایەندا بڕێژن ئەوەش مەترسیەکانی بازرگانی زیاد کردووە. هەروەها پێکاتەی لاواز و پەرتەوازەی دیپلۆماسی ئابووری ئێران بۆ بە بازارکردن و دەستنیشانکردنی پێویستیەکانی بازار و ئاسانکاری بۆ بازرگانان کەمی بوو و سزانێ و دەوڵەتیەکان بە هۆکارەکانی دیکەی لە دەستدانی بازارەکانی عێراق بۆ ساختکردنەوەی بەرهەمە ئێرانیەکان دەزانن. جەختیش لەوە دەکەنەوە کە هەناردەی بەرهەمی بێکواڵیتی و لە بەرچاونەگرتنی ویست و ئاستی تمۆحی بەکارهێنەرە عێراقیەکان بۆتە هۆی کەمبوونەوەی خواست بۆ بەرهەمەکانی ئێران. ئەوە لە کاتێکدایە کە چین، تورکیا، ئیمارات و سعودیا بە بەردەوامی بەرهەمەکانیان لەگەڵ خواستی هاوڵاتیانی عێراق دەگونجێنن و لە هەوڵدان قەبارەیەکی زیاتر لە کاڵاکانیان لەو بازاڕە ساخت بکەنەوە. عێراق هاوردەی هەندێک بەرهەم لەوانە چیمەنتۆ و 29 بەرهەمی کشتتوکاڵی ئێرانی قەدەغە کردووە ئەوەش کاریگەری زۆری لەسەر هەناردەکارانی ئێران دروست کردووە هەروەها دیاریکردنی باجی گومرگی لەلایەن بەغدادەوە بۆ سەر بەرهەمەکانی ئێران لەوانە بەرزکردنەوەی لە سەدا 30 باجی گومرگی بەرهەمەکانی پاککەرەوەکان لە سەدا 100 بەرزکردنەوەی باجی گومرگی هاوردەی کرێم و لە سەدا 50 بۆ بەرهەمی پەلەوەر و لە سەدا 15 بۆ پێڵاو لەم مانگانەی دواییدا گورزێکی کاریگەری لە هەناردەی تاران بۆ بەغداد داوە. هەندێک لە ئابووری ناسان و بازرگانان پێیان وایە سەرەڕای ئاستەنگەکان بازاڕی عێراق بۆ ئێران گرنگیەکی زۆری هەیە و هیچ جێگرەوەیەکی نییە هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕنەوە کە لەلایەک ئەو دوو وڵاتە سنوورێکی وشکانی بەرفراوانی هاوبەشیان هەیە و بەهۆی ئەوەی عێراق لەسەر ڕێڕەوی ئاوەدانکردنەوە و پێشکەوتنە پێویستی بە جۆرە جیاوازەکانی بەرهەمەکانە ئێرانیش دەتوانێت لە بارودۆخی سزاکان و کەمبوونەوەی بژاردەکانی ئەو هەلە بۆ خۆی بقۆزێتەوە. لە دنیای بزنس و پیاکردنی پارە دوو بۆچوونەیە بۆچوونێکیان ئەڵێت بە کارمەندی دەوڵەمەند نابیت بۆچوونی دووەمیانەوەیە کە پێچوانەیەم بۆچوونەیە ئەڵێ بە کارمەندی دەتوانی دەوڵەمەند بیت ئەوەی کاڵێ بە کارمەندی دەوڵەمەند نابیت دەڵێ ئیشێکی خۆت دابمەزرێن و ببە خاوەنی ئیش بەس من ئێستا شتێکتان پێ دەڵێم دە کەسایەتیتان پێ ناسێنم کە بە کارمەندی بوون بە ملیاردێر و لە لیستی ملیاردێرەکانی جیهانان کامەش پاڵپشتێ و بۆچوونەکە کە دەڵێ کارمەندی دەتوانێت دەوڵەمەندەکە لە کەسی ژمارەیەکەوە دەست پێ دەکەین کە ستیڤ پالمێرە لە مایکرۆسۆفت کار دەکات و 130 میلیارد دۆلار سامانەکەیەتی ئەمە تەنها بە پارەی کارمەندی بووە بە ملیاردێر خۆی خاوەنی کۆمپانیاکە نیە وەکو کارمەندێک لە هەر پلۆپۆستێکا بێ لە مایکرۆسۆفت کار دەکات و سامانەکەی بووە بە 130 میلیارد دۆلار کەسایەتی دووەم ئێریک شمیدتە کە لە گوگڵ کار دەکات و 24 میلیارد دۆلار داهاتەکەیەتی کەسایەتی سێم ڕەمزی موسلیمە کە 9.2 میلیارد دۆلار و هەروەها کەسایەتی چوارەم جۆناسان گرەی کە 9 میلیارد دۆلار سامانەکەیەتی لە بلاکستۆن کار دەکات و هەروەها کەسایەتی پێنجەم جۆن براونە کە 8.2 میلیارد دۆلار سامانەکەیەتی کەسایەتی حوتەم جێف ڕۆشفێلد 6 میلیارد دۆلار و کە لە کۆمپانیای فیسبوک کار دەکات کەسایەتی هەشتەمیش جێف سکۆڵە کە سامانەکەی گەیشتووە بە 5.2 میلیارد دۆلار و لە کۆمپانیای ئیبەی کار دەکات کۆمپانیای ئیبەی کە تاوەکو ئێستا وەکو سماڵ بزنسێکی بچووکیش ناسراوە نەوەک وەکو فێرم یاخود دامەزراوەیەکی گەورە کەسایەتی نوێم هامیلتۆن ئەی جێمسە سامانەکەی لە بلاکستۆن کە وەکو کارمەند کار دەکات گەیشتووە بە 4 میلیارد و 600 میلیۆن دۆلار کەسایەتی دێم واتە لە لیستی ئەم دە کەسایەتی کە بە پارەی کارمەندی بوون بە ملیاردێر و لە لیستی ملیاردێرەکانی جیهانن جایشری ئۆڵاڵە کە خاتونیەکە سامانەکەی گەیشتۆتە 4.2 میلیارد دۆلار ئەمەش پێمان دەڵێ کە 48 میلیاردێری جیهان بوون بە ملیاردێر
لە لیستی ملیاردێرەکانن بەبێ ئەوەی خۆیان خاوەنی کۆمپانیا بن یا کۆمپانیان دامەزران بێت تەنها وەکو کارمەندێکی لێهاتوو لەو دامەزراوەی شەکەن کە موچەکانیان وەردەگرن بەو پارێش بوون بە ملیاردێر. ئەمەش پاڵپشتیەوە بۆ چوناکە کە کارمەندی دەکرێت بتکا بە کەسێکی دەوڵەمەند. بەم جۆرە کۆتایمان بە گرنگترین هەواڵابوووریەکانێنە خواتان لەگەڵ.